ئەمەی لە پشمەوە دەیبینن ئەمە ئاوەڕۆی شارۆچکەی دەربەندیخانە. وەک دەبینین لە وێنەکەدا دیارە ڕاستەوخۆ دەڕژێتە نێو ڕووباری سیروانەوە. ڕووباری سیروانیش لێرەوە دەچێت بۆ ناوچەی گەرمیان کەلار و کفری و ناوچەکانی دەوروبەری. خەڵکی گەرمیان ڕاستەوخۆ لەو ئاوە دەخۆنەوە. ئەمەی کە ئێوە بینیتان ئەمە کەوتۆتە دەستەڕاستی من. لە دەستە چەپمەوە پرۆژەی ڕاکێشانی ئاو هەیە بۆ خەڵکی یاخود بۆ شارۆچکەی دەربەندیخان. ئەمە لە کاتێکدایە کە یاخود سوودبینینی ئەم پرۆژەیە لە کاتێکدایە کە وەرزی بارانبارین بە تەواوی وەستاوە خەڵکی شارۆچەکە پێویستیان بە ئاوی خواردنەوەی زیاتر هەیە. هەر بۆیە بە تەنکەر دێن لێرەوە دەیگوێزنەوە بۆ ماڵەکان کە ئێمە لە کاتی وەستانی بارانە یاخود لە کاتی وەرزی وەستانی بارانە هاتوینێتە ئەم جێگەیە. وێنەمان گرتووە کە چۆن بە تەنکەرەکان ئاو دەگوێزنەوە بۆ خەڵکی شارۆچکەی دەربەندیخان. ئەم ئاوەی کە خەڵکی دەربەندیخان لەم پرۆژەیەوە دەیخۆنەوە هەمانەوە ئاوەیە کە لە ناوچەی پیشەسازی تانجەرۆی سلێمانی ئەو ئاوەڕۆیە ئەو پاژماوەی ڕۆن و گریس و پاژماوەی نەوت و ئەو کارگانێک کە لەوێن ڕاستەوخۆ ڕژاوەتە نێو ئەو ئاوەی کە خەڵکی شارۆچکەی دەربەندیخان دەیخۆنەوە.